الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. خوايا استقامة من بي ببخشا، خوايا لسر أم طاعتي رمضان بردوام من بكا، خوايا ئەو کەسانەی لەم ڕەمەزانە هیدایەتت داون خوايا ڕاگیراویان بکە، خوايا ئەو خوشکانەی لە ڕەمەزاندا لەبەر حەیا لە تۆ لە چکیان کردووە خوايا دامەزراویان بکە، خوايا مزگەوتەکانمان هەردەم وەک ڕەمەزان ئاوەدان و پڕگەنج بکە. عەزیزانم، هەرچۆن چاکە خراپەکان ئەسڕێتەوە، بە هەمان شێواز خراپەکانیش چاکەی ئینسان ئەسڕنەوە. تاعەت زەمەنێکی دیاریکراوی نییە و بڵێن کۆتایی پێدێ، کاتێک نییە کە ئینسان بڵێ ئیتر من کۆتاییم بە عیبادەتەکان هێنا و هەموویم جێبەجێ کرد، بەڵکو لە هەموو ساتە وەختێکی ئینساندا تاکو مردن ئەبێ سەری بۆ سوژدە نەوی کردبێ، ئەبێ بۆ عیبادەت دەست بەکار و ئامادە بێ. ببینە رب العالمین ئەفەرمێ وَاعْبُدْ رَبَّكَ حَتَّى يَأْتِيَكَ الْيَقِينُ، عیبادەتی خوا بکە جەلە جەلالوهو هەتا وەکو ئەگەیتە یەقین، کە یەقین بریتیە لە مردن. لەم مانگە پیرۆزەدا ئێمە بینیمان هەر یەکێک لە ئێمە ئەو کاتانەی کە پێشتر نەی ئەتوانی نوێژێکی جەماعەتی تیا جێبەجێ بکە، بینیمان ڕۆژێک هەتا ئێوارە بە ڕۆژوو ئەبێ، زمانی بە ڕۆژوو ئەبێ لە وتنی خراپ، گوێی بە ڕۆژوو ئەبێ لە بیستنی خراپ، چاوەکانی بە ڕۆژوون لە بینینی خراپ. دواتر کە ئێوارە دێتەوە و دێتە ناو مزگەوتەوە و ڕۆژوەکەی ئەشکێنێت، نانێکی سوکەڵە لە ماڵەوە ئەخوات و بەپەلە دێتەوە ناو مزگەوت، تەراویح جێبەجێ ئەکا، شەو هەڵ ئەسێ شەو نوێژەکە، کاتێک لە سەیەکی ئەخیری شەودا هەڵ ئەسێ خۆی بە عیبادەتێک ئەڕازێنێتەوە کە ئەویش بریتێ لە پارشێ و کاتەکانی تەوزیع کردووە. فەلسەفەی ڕەمەزان فێری کردووە کە چۆن کاتەکانی تەوزیع کا بە هەدەریان نەبا بە خۆڕایی لە دەستی دەرنەچێ. دەی هەر ئەم کەسە ئەبێ بزانێ کە چۆن مانگی ڕەمەزان مەوسیمی عیبادەتە و ئەبێ بەم شێوازە کاتەکانی تەوزیع کا، ئەبێ چاک ئەوە بزانێ کە هەموو کاتەکانی تر لە ژیانە لە غەیری ڕەمەزانە هەر مەوسیمی عیبادەتە. ئەو خوایی کە تۆ ئەیپەرستی و عیبادەتی بۆ ئەەکەی، سەری بۆ نەوی ئەەکەی لە ڕەمەزانە، لە مانگی شەعبان و شەوالە هەر ئەوە خاوەنی هەموو گێتی و خاوەنی دەسەڵاتی گەورە. ئەو خوایی کەوە تۆ دڵت سۆزت عاتیفەت جوڵاوە هاتووی ماڵی ئەو ئاوەدان ئەەکەیتەوە لە ڕەمەزانە، دە لە غەیری ڕەمەزانە بزانە هەر هەمان ئەڵڵایە، وەرە ماڵەکەی ئاوەدان بکەرەوە. ڕەمەزان فێری کردین کە لە سەیەکی ئەخیری شەودا هەڵسین، ئەو زەمەنەی کەوا ئێستا پارشێوی تیا ئەەکەین، ئەبێ بزانین ئەم زەمەنە زەمەنی عیبادەتێکی زۆر گەورەیە، زەمەنێکە کە خوا جەلە جەلالوهو بە قودرەت و گەورەی خۆی دێتە ئاسمانی یەکەم هاوار لە عەبدەکانی ئەکات. ئەرێ ئەی عەبدەکانم، کێ هەیە داوام لێ بکات جوابی بدەمەوە؟ کێ هەیە دوعا و نزایەکی هەبێ و بەرزی کاتەوە تا وەڵامی بدەمەوە؟ کێن ئەوانەی داوای لێ خۆشبوو نەکەن تا جوابیان بدەمەوە و لێیان خۆشبم و لێیان ببورم؟ ئەمە نیدایەکی زۆر گەورەیە، بانگەوازێکی زۆر شیرینە لە ڕەب العالەمینەوە بۆ تۆ. ڕەمەزان فێری کردی پێش نوێژی بەیانی هەڵسیت، ڕەمەزان فێری کردی لە نوێژی بەیانیە ئامادەبی، ئەبێ لە غەیری ڕەمەزانیشە تۆ هەر ئامادەبی. تۆ فێر بووی، دەستورێکت وەرگرت، دەستورێک کە فێری کردی چۆن دینداری بکەی لە مانگی ڕەمەزانە. ئێستش ئەبێ بە هەمان شێواز تۆ خەریکی دینداری بی. لە مانگی ڕەمەزانە گوێکانمان پاراز لە گۆرانی، لە مانگی ڕەمەزاندا لە بازاڕە خیانەت کەم بووەوە، لە مانگی ڕەمەزانە چاکەکاری لەگەڵ دایک و باوکە زیادی کرد، هەر لە مانگی ڕەمەزانە مادە سڕکەرەکان لە گەنجەکانمان دوور کەوتەوە. چەند گەنجی ئازا توانی لە مانگی ڕەمەزانە
مژێکیش لە جگەرەیەک نەدا دەی لە غەیری ڕەمەزاندا ئەی گەنج تۆ خاوەنی توانایت خاوەنی قودرەتێکی گەورەی کە ڕەب العالەمین پێ عەتا کردووی دەوەرە جێبەجێکە بزانە پێغەمبەری نازدار عليه الصلاة والسلام ئەفەرمێ أحب الأعمال إلى الله أدومها وإن قل خۆشەویستترین کردەوەیەک لە لای خوا جەلە جەلالوه بریتیە لەوەی هەر کردەوەیەک بەردەوامی تیابێ با زۆر کەمیش بێ با زۆر کەمیش بێ گرنگ ئەوەیە بەردەوام بیتایە تۆ توانیوتە لە مانگی ڕەمەزانە ئەم هەموو نیعمەتە ئیلاهیە ئەم هەموو عیبادەتە گەورە تۆ بەرزکەیتەوە بۆ لای ڕەب العالەمین دا ئاگات لێبێ دەوامت هەبێ لە سەریان با خۆشەویست بی لە لای ڕەب العالەمین با کردەوەکانت جوان و شیرین بن لە لای خوا خوا جەلە جەلالوه ئەمرەکە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ فاستقم كما أمرت استقامە و بەردەوامیت هەبێ چۆن ئەمرت پێکراوە لە هەر شتێکە ئەمرت پێکراوە بەردەوامیت تایە هەبێ دیقەت بدە ژیانی ئینسانی ئیماندار مسلمان هەموو کارەکانی بریتێ لە بەردەوامی کارێکی ناڕەحەت نییە عەزیزانم دیقەت بدە تۆ پێنج نوێژت ڕۆژانە جێبەجێ ئەەکەی ئیستیقامە و دەوامت لەگەڵیا هەیە ئەتەوێ ڕۆژێ بە حوزوری خوا بگەیتەوە بڵێ یا ڕەب ڕۆژێک لە ژیانما تێنەپەڕی من یەکێ لەم پێنج نوێژانم نەکردبێ هەموویم جێبەجێ کرد بۆ تۆ هەموو ئینسانێک قودرەتی بەردەوامی زۆر تایە بەڵام زۆر کات خۆی ئەخڵەتێنێ شەیطان فێڵی لێ ئەکات دیقەت بدە کەسێکی جگەرە خۆر 10 ساڵ جگەرە ئەخوات ڕۆژی پاکەتێک بەردەوامە لەسەری کەسێکی تر مدمنە بە نەزەر دەیان ساڵ نەزەر ئەکات چاوەکانی لە خراپە بەکارەهێنێ ڕۆژانە چەندین نەزەر مدمنە یان مەستە بەوەی کەوە مادە سەرکەرەکان بەکاربێنێ عمرێک بەکاری ئەهێنێ بەردەوام ئەبێ لەسەری کەسێکی تر ئەبینی کەوە مدمنە بەوەی کە گوێ لە گۆرانی بگرێ کاتێکی زۆری سەرفەکە بۆ ئەمە دەی وەرە تۆ کاتەکان سەرفکە بۆ خوا بۆ دین ئەزانی یەکێک لەو کەسانەی کە کاتە جوانەکانی لەبەر خاتری خوا سەرفەکات و ئیستیقامە و بەردەوامی هەیە چۆن لە ڕەمەزانە کاتی خۆی تەوزیع کردووە لە غەیری ڕەمەزانە کردوویەتی ئەم کەسە کەسێکە کە کاتی سەرەمەرگی کاتێکەوە مەلائیکەیان ڕۆحی ئەکێشن لەو کاتە ناڕەحەتا مژدەی ئەدەنێ مژدەی زۆر گەورەی ئەدەنێ با بچینە خزمەت ئەم ئاەتە کە ئەفەرمێ إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا ئەو کەسانەی کە ئەڵێن الله خوامانە پەروەردگاری ئێمە بریتێ لە الله ثم استقاموا پاشان لەسەر ئەم وتەیە بەردەوام ئەبن کردەوە بەم وتەیە ئەکەن تتنزل عليهم الملائكة لكاتي سرمرقا ملائكة ينخواروا بول بوليان ألا تخافوا ولا تحزنوا مترسن غم مخون خفد مخون هج مترسن دي قد بدل لكاتي سرمرقا تو چن راحتي چن انتظاري رحمك رب العالمين ألم كاتا بول ملائكة ينلات مجدد أدنى كتو مترسا كتو هیچ غەم مەخۆ لەسەر ئەوەی کە ڕۆشتووە لە دەست هیچ خەفەتیش مەخۆ لە بەرامبەر ئەوەی کە چاوەڕێت ئەکات و بەرەو پیرت دێ غەم نەخۆی ئاگادار بە ئەفەرمێ وەئەبشیڕوا موژدەیەکی زۆر گەورەتری ئەدەنێ لەمە وەئەبشیڕوا بالجەنەة التي كنتم توعدون مژدەتان لێبێ ئەی ئەو کەسانەی کە بەردەوام بوون لە ڕەمەزان و غەیری ڕەمەزانە خەریکی دینداری و عیبادەت بوون مژدەتان لێبێ بە بەهەشت ئەو بەهشتەی رب العالمین ئامادەی کردووە بۆ کەسێکە کە ئیستیقامەی ببێ کە بەردەوام بێ لەسەر دینداری خوا جەلە جەلالوه تاعەتێکت لێ وەرناگرێ کە تۆ ڕۆژێ بۆ ئەوی بکەیت و یانە ڕۆژێک عەبدی خوابی دەیان ڕۆژ عەبدی شەیطان بی خوا لێت قبوڵ ناکە ئەبێ هەموو کات و هەموو دەم تۆ عەبدی رب العالمین بی تۆ لەبەردەم ئەوە سرد نەویکەی سەر بۆ غەیری ئەو نەوینەکەی با بچینە خزمەت رسول الله صلى الله عليه وسلم كاتك سفياني كري عبد الله ديت برسياري ليك أفرمي يا رسول الله صلى الله عليه وسلم أي خوشويست أي بيغمبري إخوة قل لي في الإسلام قولا لا أسأل عنه أحدا غيرك أي بيغمبري إخوة صلى الله عليه وسلم شتيكم بيبلي لدينا تنها أوشت كفايتم كا لدويتو برسيار لهيج كسي ترنكم لدينا بيغمبري إخوة صلى الله عليه وسلم رويتي أكا وأفرمي قل أي سفيان بلي
آمنت بالله ثم استقم ئیمانم هێناوە بەخوا دواتر لەسەر ئەم کەلیمەیە بەردەوام بە. تۆ لە ڕەمەزانە زۆر کات ذکرت خوێن دوای ڕەمەزان ئەبێ لەسەری بەردەوام بی، زۆر کات وتت لا ئیلاهە ئیلا الله ئەبێ لەسەری سوور بی. جا بزانە چاوەڕێ ڕەمەزانێکی تر نەکەی بە فێڵی شێتان خۆت بخڵەتێنی. کێ ئەڵێ ڕەمەزانێکی تر تۆ ژیانت هەیە و ئەمێنی؟ چەند کەس هەبوو ڕەمەزانی پێشتر لەگەڵ ئێمەدا بە ڕۆژوو بوو، ئەم ڕەمەزانە لەگەڵ ئێمەدا جەژن ناکە. خوشکان زۆرتان لە چکتان کرد، حیا و حرمەتتان لە ڕەب العالەمین کرد. ئاگات لێبێ ئەو خوایی کە تۆ لە ڕەمەزانە شەرمت لێ کرد، هەر ئەو خوایە لە غەیری ڕەمەزانە شەرمی لێ بکە. گەنجان زۆرتان مزگەوتتان ئاوەدان کردەوە، پێنج نوێژتان لە مزگەوتەکانە جێبەجێ کرد، قورئانتان لە ناو مزگەوتا خوێن. بزانە ئەو خوایی کە تۆ لە ماڵەکەیدا سەقامگیر بووی خۆت گرتەوە لە ڕەمەزانە، هەر ئەو خوایە لە غەیری ڕەمەزانە. تۆ بەردەوام بە لەسەر دینداریت، تۆ عەزمت جەزم بێ، تۆ بە گەورە سیر بکە لە هەموو کاتێکە ئەو خوایی کەوە لە ڕەمەزانە عەبدایەتیت بۆ کردووە، لە غەیری ڕەمەزانە عەبدایەتی بۆ بکە. هەموو کاتەکانی خۆت، هەموو مەوسیمەکانی خۆت بکەرە ڕەمەزان. چاوەڕێ مەکە تاوەکو ڕەمەزانێکی تر بێتەوە. تۆ 30 ڕۆژە خۆت ڕائەهێنی بۆ ئەوەی هەتایە ڕاهێنراوە بی، هەتایە فێر بیت بزانی چۆن عیبادەت و پەرستن جێبەجێ ئەەکەی. پێویستە ئێمە لە ڕەمەزان و غەیری ڕەمەزاندا چۆن لە ڕەمەزانە مسابقەی خێرمان کردووە، هەر ئەو ئاەتەی کە لە ڕەمەزانە ئێمە جێبەجێمان کردووە لە غەیری ڕەمەزانە ئەبێ جێبەجێکەین. خوا جەل جەلالوه ئەفەرمێ وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض. پەلەکەن خۆتان گورجکەن بۆ مەغفیرەتی خوایی، بۆ لێ خۆشبوونی ئەڵڵا. ئێمە تەنها لە ڕەمەزانە گوناه ناکەین، هەموو ساتەکانی ژیانمان تووشی گوناه هەبین. پێویستمان بەوەیە کە هەموو کاتێک مسارعەکەین و سەریع بین بۆ گەیشتن بە حوزوری خوا، بۆ ئەوەی ڕەب العالەمین لێمان ببورێ، بۆ کوێ؟ بۆ بگەینە لقای بەهەشتێک وەجەنەتن عەرضها السەماوات والأرض، بۆ ئەوەی بگەینە بەهەشتێک کە پانتایی ئەو بەهەشتە و پانایەکەی بەقەدەر ئەندازەی ئاسمانەکان و زەوی بە هەر هەموویەوە ببێ. جا بزانە تۆ پێویستت بەوەیە مسارعەکەی بەردەوام سەریع بی، مسابقە بکەی لەسەر خەیر. زۆر کات ئێمە لە ڕەمەزاناندا چاوی شەیطان و کافرانمان کوێر کرد بە دینداری خۆمان. پێویستە لە غەیری ڕەمەزانیشا بەو شێوازە بین. زۆر کات ئێمە لە ڕەمەزاندا چەندین ماندووبوونی گەورە و جوهدی گەورەمان کرد، خزمەتمان بەدین کرد. چۆن لە ڕەمەزانە هەوڵت داوە کەسێکی تر بێهێنیتە ناو مزگەوت، هەوڵتە لە غەیری ڕەمەزانیشا خەڵکێک بێنەرە ناو مزگەوت، هەوڵتە لە هەموو ساتەکانی ژیاندا داعیەکی جوان کار بە بۆ دین، داعیەکی خزمەت کار بە بۆ دین. پێویستمان بەوەیە هەر هەمومان لە کۆتایی ئەم مانگەدا همەتێکی گەورە لە دڵ و دەروونمانە دروستکەین، قابلیەتێکی گەورە کە لەم ڕەمەزانەدا هەمان بوو لە غەیری ڕەمەزانیشدا پیادەیکەین. سڕی ڕەمەزان بۆ ئەوەیە فێرت کە هەتا وەک ڕەمەزان بژی، فێرت کە هەتا بە دینداریەوە بژی. دەی بزانە چۆن ئەم کاتانە لە ڕەمەزانە بەو جوانیە نەخشان، لە غەیری ڕەمەزاندا بەو جوانیە بیان نەخشێنە. لە ماڵ ئاوایی ئەم مانگە پیرۆزەدا، ئەم مانگە پڕخێرەدا هیوام بەردەوامیتانە، هیوام ئیستیقامەتانە لەسەر دین، هیوام ئەوەیە هەر هەمومان بە ئیستیقامە و بەو دینداریەکەوە لە ڕەمەزانە کردومانە لە غەیری ڕەمەزانە جێبەجێکەین تا بەڕوویەکی سپی هەر هەمومان لە ساحەی مەحشەرە بە حزوری ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم شاد بین، بە خولەفای ڕاشدین شاد بین، بە ئەولیا و صالحین و ئەصحاب شاد ببین، تاوەکو بتوانین بەڕوویەکی گەشەوە چاوەکانمان ئەو چاوانەی لە ڕەمەزانە دینداریمان پێکردووە لە غەیری ڕەمەزانە پێی بەردەوام بین، تاوەکو بتوانین چاوێکی گەشت بێ، بتوانین ڕەب العالەمینی پێ ببینین و بە حزور و لقای ئەو شاد ببین. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم.